گرانبوونی نرخی بنزین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کاریگەری تەواوی لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دروست کردووە. مامەڵەکارانی ئۆتۆمبیل دەڵێن هەرچەندە هێشتا کاریگەریەکانی گرانبوونی بنزین لە بازاڕی ئۆتۆمبیل بە تەواوی دەرنەکەوتووە، بەڵام ئەگەر نرخی بنزین بۆ ماوەیەکی درێژخایەن لەم ئاستە بەرزەدا بمێنێتەوە یان زیاتر بەرز ببێتەوە، ئەو کات بە دڵنیاییەوە کاریگەری زیاتری دەبێت. تاوان خۆی هەموو گرانبوونی هەموو شتێک سلبیاتی خۆی هەیە. ئێمە ژۆ بۆ پێشنگاکان دایمەن خواستی خەڵکەوەی تۆزێ بابەتی دارایی باشە حەزی لە سیارەی 6 پستۆنە، بەڵام ئەم بەنزین گرانبوونە لە 100% تەئسیریە بێت لەبەرەوەی خەڵکێکی ینی مامناوەند هەیە سیاری پێ مەسەلەن 6 پستۆنە لەوانەیە بچووکی کاتەوە 4 پستۆن چوم دارایەکەی مەحدودە، تۆزێ بودجەی مەعاشەکەی باش بووە لەم لاوە حەقی لێکەنەوە ببن گرانبوونی بەنزین بە چەند شتێکی تر، لەبەرەوە تەئکید یعنی تەئسیریە بێت کارێکی باش نییە ئەگەر بەرەو گرانبوون بڕوا. ئەو کەسانەی لە پێشانگاکانی ئۆتۆمبیل ڕۆژانە مامەڵە بە ئۆتۆمبیلەوە دەکەن بۆ چوونیان وایە بەرزبوونەوەی نرخی بنزین بازاڕی ئۆتۆمبیلی قەبارە بچووکی زیاتر گەرم کردووە و لە بەرامبەردا بازاڕی ئۆتۆمبیلی گەورەی سس کردووە، هەرچەندە ئەوەش گرێ دراوە بە داهاتی کەم و زیادی خەڵکەوە. ئەمڕۆ بازاڕی 4 پستۆن خۆشتنە طبعا لەبەر بنزینەکەی بنزین گرانەکەک تاسیریشی کردووەتە سەر بازار. ئەوەی کە مامناوەندن سیاری 6 پستۆنیان پێەیە طبعا فەرقەکات چۆن تۆ لیتری بنزین لە 650 دینار بێ بە 850 چۆن فەرق ناکات. بۆ بازاڕیەوە چی فەرقێکی کرد؟ بازاری ئێمەش ئەوەی کە جاران هاوتۆزێ ئیمڕۆ بیری لێگاتەوە هەم لە فەرقی بۆ هەیە، جاران مۆسەف گەڵایەکی بە 125,000 بوو، گەڵاکە بە 125,000 بوو بۆ ئەو فەرقی تۆ گەڵاکە بە 150,000 لە لای قەیرانی گەڵاکە لە لای قەیرانی بنزینەکە لە هەموو فەرقی کردو. گرانبوونی بنزین شتێکی باش نییە بەعام بازاڕ وەستێنێ بە تایبەتی بۆ سیارانەی کە 6 پستۆن و 8 پستۆنە ئەم سیارانە لە بازاڕە بنزین زیاترە خۆن، ئەگەر ئەم سعرە جێگیر بێت بە کاریگەریکی زۆرە بێ بۆ بازار. زۆرینەی ئەو کەسانەی کە مامەڵە باکڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلەوە دەکەن پیان وایە ئەگەر حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە چارێک بۆ بەرزبوونەوەی بەردەوامی نرخی بنزین نەگرنەبەر لە داهاتوودا بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل ڕوبەڕووی زیانی زیاتر دەبێتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.